سڵاوتان لێبێت. خێر و بێرەکەی بارانی ئەم چەند ڕۆژە ئاستی ئاوی ڕووباری سیروانی بە جۆرێک زیاد کردووە بەهۆیەوە سەدان دۆنم دەغڵ و دانی جوتیارانی دەشتی شارە زووری داپۆشیوە و جوتیاران بۆ ئەمساڵ ناتوانن سوود لە زەویەکانیان وەربگرن. زیادبوونی ئاستی ئاوی ڕووباری سیروان بە جۆرێکە ڕێگەیەکی لاوەچی کە ناحیەی سیروان و گوندەکانی قەزای سەید سادق کە بە پردی کۆن ناسراوە بە تەواوەتی داپۆشیوە و ڕێگاکەشی بڕیوە. دەوروبەری ڕێگاکەش کا سەدان دۆنم زەوی کشت و کاڵی و هەمووشی کراوە بە گەنم و جۆ داپۆشیوە. پەیامنێری 1964 چوە ناوچەکە دوایین ساڵ کە ئاستی ئاو بەو شێوەیە زۆر بووە ساڵی 2019 بوو. لە دوای ئەو ساڵە ئاوی سیروان بەو ڕێژەیە زیادی نەکردووە کە ئەوەندە زیان بە جوتیاران بگەێنێت، بەڵام جوتیارانیش خۆیان ئاگاداری ئەو بارودۆخەن و حاڵەتەکەیان بۆ ئاساییە. وەک خۆیان ئەڵێن چاندنی دەغڵودان لەم ناوچەیەدا وەک قومارە و هەر ساڵێک ئەگەری دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە هەیە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە ناوەندی پارێزگای هەڵەبجە 64 میلیمەتر باران باریوەکە کۆی گشتی ئەم ساڵ 808 میلیمەتر بووە و بە بەراورد بە ساڵی ڕابردوو کە 353 میلیمەتر بارانباری بوو. ئەو قوتوەی لە وێنەکەدا دەردەکەوێت مێژووی بەرهەمهێنانی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە نزیکەی 37 ساڵە لە ناو سروشتی کوردستاندا فڕێدراوە و هێشتا وەکو خۆی ماوەتەوە. ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە بەدواداچوونی بۆ مێژووی مانەوەی ئەو قوتووە پلاستیکیە کردووە دەڵێت بکوژە بێدەنگەکەیە. معروف مەجید سەرۆکی ڕێکخراوەکە بە 1964 وێت ئەمە بەڵگەیەکی زیندوو حاشا هەڵنەگرا بۆ ئەو وێرانکاریەی کە پلاستیک بەسەر خاک و ئاوی ئێمەی دادەهێنێت. تەمەنی ئەم قوتووە لە تەمەنی زۆرێک لەو گەنجانە گەورەترە کە ئێستا دەیبینین کەچی هێشتا شینە بۆتەوە واتە لە ناو نەچووە. زاناکان ئاماژە بەوە کەندێک جۆری پلاستیک پێویستی بە 450 تاوەکو 1000 ساڵ هەیە تا بە تەواوی لە ناو خاکدا ون دەبێت. سەرۆکی ڕێکخراوی ئایندە ئەڵێ پلاستیک بە تەواوی لە ناو ناچێت، بەڵکو وردە وردە دەبێتەوە مایکرۆپلاستیک و تێکەڵی ئەو خاک و ئاوە دەبێت کە سەرچاوی بژێوی ئێمەیە. لە کۆتاییشدا و ژەهرا لە ڕێگەی خواردن و خواردنەوە گەڕێتەوە ناو جەستەی خۆمان. بۆیە ڕێنماییەکە وایە کا لە ڕێگەی ڕیسایکلین و ڕێگە چارەنوێکان پلاستیکەکان لە ناو برێن یان ڕیسایکلین بکرێنەوە. ئۆتۆمبیلێک بە سێ سەرنشینەوە کەوتە ناو ئاوی ڕووبارەوە، یەکێکیان سەلامەتە، یەکێکیان بریندارە و ئەوی دیکەشیان بێسۆراقە. بەرە بەیانی ئەمڕۆ دووشەمبە لە لۆفەکانی کورتەک لە سنووری دارێ ڕاپەڕین ئۆتۆمبیلێک وەرگەڕاو کەوتە ناو ڕووباری گارفێن بەهۆیەوە کەسێک بریندار بوو، کەسێکی دیکەش بێسەر و شوێن بوو. عەلی قادر وتەبێژی بەرگری شارستانی دارێ ڕاپەڕین بە 1964 وێت ئۆتۆمبیلەکە دوو برای دوانە و کەسێکی دیکەی تێدا بووە، یەکێک لەو برایانە قاچیشکاوە و ئەوەی دیکەشیان نادیارە. ئەو کەسەی دیکەش پێش ئەوەی ئۆتۆمبیلەکە وەربگەڕێ خۆی فڕێداوە و سەلامەتە. ئاماژەی بەوەشکردی مەکانی غەواس و بەرگری شارستانی چوونەتە شوێنەکە و گەڕانیان بە دوای ئەو کەسەدا دەست پێ کردووە کە بێسەر و شوێنە. پێشتر کە بە ملیۆنێک دینار نەت دەکڕی، ئێستا ئەیارە 21 زێر بۆ 930,000 دینار دابەزیوە. پێچەوانەی ئەو گۆڕانکاریانەی کە بەهۆی بەڕێوەچوونی زەنجی ئێستا بەسەر نرخی نەوت دەهاتووە و ڕۆژ لە دوای ڕۆژیش بەرزیەکاتەوە، لە ئێستادا نرخی زێر دابەزینی بەخۆوە بینیوە. نرخەکانی زێر لە مامەڵە سەرەتاییەکانی ئەمڕۆ دووشەممە بە ڕێژەی زیاتر لە 3 دابەزینیان بەخۆوە بینیوە و نزمترین ئاستی خۆی لە ماوەی نزیکەی 4 مانگی ڕابردوو تۆمار کرد. ئەمەش بەهۆی هەڵکشانی منملانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بووەتە هۆی دروستبوونی مەترسی سەبارەت بە هەڵاوسان و پێشبینیەکان بۆ بەرزبوونەوەی ڕێژەی سوودی بانکی لە سەر ئاستی جیهاندا. هەندرێن وەرتی سەرۆکی سەندیکای زێڕی گرانی هەرێمی کوردستان بە 1964 وت بۆ هەر مسقالێک لە زێڕی ئەیارە 21 نزیکەی 56,000 دینار نزمبوونەوەی بەخۆوە بینی. بە هەر کات نرخی نەوت دابەزی چاوەڕێی بەرزبوونەوەی بەهای زێر دەکرێتەوە و ئەوەی ڕووشی داوە شتێکی کاتیە. کاتێکی خۆش.